بانکە فیدراڵیەکانی عێراق لە سلێمانی بۆ تەوتیل نرخ دەکەنەوە و سەرۆکی حکوومەتیش هەڕەشە لەوانە دەکات کێشە بۆ هەژماری من دروست دەکەن. بەیانی لیستی موچەی مانگی دەڕادەست دەکرێت و زانیاری نوێ لەسەر چارەنووسی موچەکانی کۆتایی ئەم ساڵە ئاشکرا بوو. نهێنی سەردانی کەسی یەکەمی ئەمنی لە عێراق لە دۆخی ئاڵۆزی ناوچەکە بۆ هەولێرە ئاشکرا دەبێت. کاروان یاروەی زەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند لە گفتوگۆین لەگەڵ وەزارەتی دارایی عێراق بانکەکانی ڕەشید و ڕافیدەین دەکەن بەم زوانە لقی بانکەکانیان لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بکەنەوە بۆ ئەوەی تەوتیلی موچەخۆران بکرێت. ناوبرا و ئاماژەی بەوەش کرد تەوتیل لە ڕێگەی بەغداوە دەکرێت بۆ ناغی یەکەمکردنەوەی لقە بانکە حکوومیەکانە واتر تەوتینکردنی موچەی فەرمانبەران. ئەوە لە کاتێکدایە بەپێی زانیاریەکە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم داوای لە وەزارەتی دارایی و ناوخۆ کردووە ڕێوشوێنی یاسایی دژی بەڕێوبەری بانک و هەر بەرپرسێکی پۆلیس و دامەزراوەکانی دیکە بکەن کە کێشە بۆ تیمەکانی هەژماری من دەکەن. ئەویش وەک ئاماژەیەک بۆ بڕیارەکەی سەرۆکی یەکێتی بۆ ڕاگررتنی کارەکانی پرۆژەی هەژماری من لە سلێمانی. ئەم ئێوارەیە شاندێکی حکوومەتی هەرێم بەرەو بەغدا دەکەوێتە ڕێو. لیستی موچەی مانگیدیان لەگەڵ خۆیان بردووە و سبەی ڕادەستی وەزارەتی دارایی عێراقی دەکەن. پێشتر ئیخلاس دلێمی جێگری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند حکوومەتی هەرێم وربینی بۆ لیستی موچە کردووە دوای هەڵبژاردنیش لیستەکە بۆ حکوومەتی فیدراڵی دەنێردرێت و موچەی مانگیدا خەرج دەکرێت. پرسی موچەی موچەخۆرانی هەرێم لەوە دەرچووە کە بکرێتە موزایدەی سیاسی. جێگیری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باسی لەوە کرد ئێستا ئامانجمان هاوتاکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە لەگەڵ عێراق. لەم پێناوەش هەوڵی زۆرمان داوە. جێی باسا نەرمین معروف ئەندامی کوردی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش ڕایگەیاند بەپێی یاسای بودجە سێ موچەی کۆتایی ئەمساڵ بۆ فەرمانبەرانی هەرێم گەرانتی کراوە و مەترسی لەسەر نەما. قاسم مەعڕەجی ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی عێراق لەسەر فەرمانی محەممەد شیع سوودانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ئەمڕۆ گەیشتە هەولێری پایتەخت بڕیارە لەگەڵ وەزیری ناوخۆ و سەرۆکی حکوومەت و بەرپرسانی دیکەی هەرێم کۆ ببێتەوە. بەپێی زانیاریەکان هاتنی ناوبراو پەیوەندیدارە بە فراوانبوونی چەند ڕۆژی ڕابردووی هێرشەکانی تورکیا لە ناوخاکی هەرێمی کوردستان. هاوکات ئێران وەک ئاماژەیەک بۆ ئەوەی لە ناوخاکی عێراق و بەڕێی بنکەکانی ئەمریکا هێرشەکان ئەنجام دراون ڕایگەیاند موشەکەکانی هێرشی چەند ڕۆژی ڕابردوو لە کەمتر لە 100 کیلۆمەتر لە سنووری ئێران ئاراستە کراون. هاتنەکە ئەگەریەوەی هەیە پەیوەندی بەو نیگەرانیانەوە هەبێت کە دروست بووە و بەغدا دەیەوێت تاران دڵنیا بکاتەوە.